باردۆخەکەی چۆن دەبینی ماما؟ هیچی باردۆخی خەڵک بژێوی ژیانی هاوڵاتیان وڵی خوا ڕەحمکە ڕەحمی خوا لە هەموو شتێ چاکترە بە دڵنیاییەوە. لەبەرەوە خوا ڕەحمکە ئینشەڵا باشە بێت. ئێستا خراپە؟ نا خراب نییە لەبەرەوە ماتوڵ دەوڵەتمان هەیە خراب نییە. ئێستا ئێمە دەوڵەتمان هەیە؟ ئارە وەڵا ئەدی لۆ ڕامان نەگەیاندیە. ها ئیتر وایە چۆن ڕامان نەگەنەوە ئەوە نیە ئێستا هەموو عالەمتم بر چای بڕیوتە ئێمە چاوێتە بڕیوتە کورد ئای یعنی ئێستا خەڵک دوژمنی دەوڵەتی کوردیە چۆن؟ خەڵکی دەرەوە ینی وڵاتان عارەب تورک فارس هەمووی لە خۆشی لە کورد نایەن هەمووی خۆشی لە کورد نایە چی تورک و چی عارەب و چی پارس و چی هەمووی چیتر بەس خوا ڕەحمان پێکە ئێمە کەسمان نییە بەس خوا نەبێ مەبەستەوە کورد کەسی نییە بەس خوای هەیە. بارە وەڵا خوا لەگەڵایەتی ئێستا و دەوڵەتەی کوردیەت و کو دەبینی؟ باشە بێ وردە وردە ینی وردە وردە چاکە بێ بە تۆتی کەپتێ بە یەکسەر چاک بێ چاک نابێ وردە وردە چکا کورد دوژمنی زۆرە دەبی خەڵک ئارامیەبی سەبریەبی ئەوێ ئارام و سەبری بێ. ئێستا دەبی خەڵکیش دری خۆش بە دەوڵەتە کوردیەی هەیە من دڵم زۆر خۆشە بێ بە دەوڵەتی کوردی ئارە وەڵا وازام دنیایی منە هەموو دنیای تۆ ئارە وەڵا لەخوا بەزیا بێ خوا خراپتر نیە باشتری بەلاوە زۆر ئینشەڵا باشتری شەبێ باش دەبی ئینشاءڵڵا سەبرمان بێمەوەی کە بڕوای بەخوا بێ ئەوێ سەبر و تەحملی هەبێ. ئەگە ئێستا کە موچە 6 مانجی نییە ئەتووە سەبری دەگری وەڵی مەڕیسفەر موچەوە تۆزە گرانە بەڵام من سەبرم هەیە ئارە وەڵا لەخوا بەزار سەبرم هەیە بەس ئینشەڵڵا خوا ڕەحمان پێکە دەست خۆش سەر خۆش باش.